ئەس باشم گەلێک سپاس گەلێک باشیان تنێ باشی ناز باشە گەلێک بەهارە ئادارە نەورۆزە سپێدێژی زیش خێڕابی خەودرابی گەلە خۆشە ئەنەرژی فول ئەنەرژی و خەکیش چتە سەیران و چتە سەفرا و کەیفا خۆ مەسەلەن هەر کەسێک جهێکیە هەر کەسێک منطقەیە بخۆ چەند بە دەست پێ بکەن سەیران ئاکیت لێ بەریم دەست پێ بکەن هەروارن تەلیفۆنی هەنا و هەفکارن وە پلی بکەنش بۆ کۆگۆدارنمە بکار بن بەشداریە بگەل لەگەلمە بکەن بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009 شتێکی سەربێژن هەژمارە تەلیفۆنیش بۆ گۆدارن فیسبووکی هاتنە نویساندنش بۆ تەماشاوانن فیسبووکێ مێزێ هەلڤەر نویسانە دەدیت فانەکانی فیسبوک لە رادیۆی ڕوودا و ژمارە تەلەفۆنەکان نووسراون لەسەرەوەی مژارەکەمان نووسراوە اینجا ئەو جاریش دەیڵێنەوە بۆی کە لای خۆتان بینوسن ئەگەر دەتانەوەی پەیوەندیمان پێ بکەن 0750 531 308 0750 531 309 پەیوەندیمان پێ بکەن یەکەم کۆمنت شاتوە یەکەم کۆمنت شاکیو شاکیو ینی شایکێوەکان سڵاو سڵاو ئێمەش سڵاومان هەیە خۆشە گوڵستان جا سەرێ سڵێتە چمەر بێژێ راوچی گۆرانی دەنگێتە خۆشە نافخەدێ کا دەنگێکی خۆش بێ تەلیفۆنەکە ژمەر بکەن خارەمامەند نان باسا خارەمامەند تەلیفۆنەکێ بکە بۆی کە گۆرانی حەیرانەکە خۆش ژمەر بێژێ حەیرانی خۆش دەزانە خارەمامەند بڕیار بووکەی ئێمە میوانی بەرنامە بێ 16 مانگ بەڵام 16 مانگ دەکەوێتە ڕۆژی هێنی کە نۆڕۆژنیە کەمان بە هەفتەی مانگ کە دەکاتە ڕۆژی شەمبە بەڵام ڕاوچی دوێنێ پێشنیارێکی تری هەبوو کەس بێت خارەمامەند میوانمان بێ لەبەرەوەی ڕاوچی لە پێنجشەمەوە لە پێنجڕۆدا دەچێتن بۆ پۆرتاڵ پۆرتاڵ نان دەچێتن بۆ سەفرە خۆشی باسی بکە بە خەڵک حەسەن مستەفا بەیانی باش دەریای دنیا ئەمانە ناوی فەیکن باوەڕەکەم محەممەد پاپولە دەستان خۆش سەرکەوتن ئەحمەد جەلال سڵاو بەیانیتان باشکە بۆمان باس بکەن لە کوێ لەگەڵمانن تۆزێک لە کۆمنتەکان باس بکەن کۆمنتەکان باسی خۆتانمان بۆ بکەن بە هەر سڵاو نەبێ بە هەر سڵاو نەبێ هەموو ڕۆژێ شتی جیاواز باز بکەن ئێوەش لە بۆ هەموو ڕۆژێ ئێمە سڵاومان بۆ هەر هەمووتانەیە لە هەموو بیسەرانمان لە هەموو بینەرانمان لە فەیسبوک و لە رادیۆ ڕوودا بەڵام هەوڵدەن لە کۆمنتەکاندا شتی جیاواز بنووسن بابەت بنووسن یان هەر پێشنیارێک کە سەرنجێک دەتان هەوێ ئێوە بنووسن بۆ ئێمە بخێنە سەرچاوان ڕاوچیان بەحسا گرنگترین نوچەین ڕۆژێ بکەن زۆر باشە وەکەم زانن ئیدی بریار هات داین و فڕۆکەخانێن باشووری کوردستانی وەبن ئەمێ چن پەیجا سەرەکیە پۆرتاڵە ڕووداوێ کارمەندی پۆرتال بێ پۆزی هەیە دەڵێ بووین بە ئینتەرناشنال خەڵاتێکی زۆر دەوڵەتیمە وەرگرتە پۆزی هەیە ئێمە پۆستی نادەین بەسەوە هەوڵ و ماندوو ئێمە پلێ ئێمە ناناکاکە پۆست لەدانی ئەوە دەستکەوتی خۆمانە ئەوە بەهر و ڕەنجە و ڕەنج و مادووبوونی خۆمانە ئێستا بەدەستمان هێناوە هەرە لە پێش لە 20 کاژێری ئەو هەم ڕۆژێ گولیستان ئەو بابەتانم هەیە من ڕۆژانە لە چکە زانیاری ئەوانە دەخوێنین لەسەر ئەوە شش بریار لە عەبادیەوە لە بەڕای فڕۆکەخانەکان یاریمی کوردستان فواد معسووم یاسای بودجە گەڕاندەوە پەرلەمان بەڕەحمەت بێ دوێنێ من ئەو هاڵمدا هەواڵەکە بەڕەحمەت بێ ئۆکێ عەبادی لە بەڕای فڕۆکەخانەکانی کوردستان بریاریدا فەرماندەی لواایی تایبەتی پاسەرەوەکانی عەبادی کوژرا عەبادی لە پەیوەندی بە هێزم لەگەڵ نەچێبان بارزانی ئێمەی گەیاندە چارەسەر پەیوەندی بە هێزم ئۆکێ و عەبادی وەڵامی بریارەکەی فواد معسووم لە یاسای بودجە دەداتەوە خوا بەڕەحمەت بێت و شەوت نووسی هەموو ئەوەی وەڵامی فواد معسووم گولیستان ئەوەیان زۆر مهمە کە خەڵک چەند ڕۆژێکە بە هیوای ئەوە بوو کە فڕۆکخانەکان زۆر بکرێتەوە چکە کەسانێکی زۆر هەیە ئێستا دایانهەوێت سەفەری دەرەوە بکەن یاخود کەسانێکی دیکە هەنەکە لە دەرەوە دایانهەوێت لە ڕێی فڕۆکخانەکانی کوردستانەوە بێنەوە هەرێمی کوردستان نمونەی زیندوو زۆرە خەڵکە دەیهەوێت لە ئەوروپاوە بێتەوە ئەمە ئاسانکاری زۆر چکە پێشتر هەر کەسێکە لە
دەرەوە داهاتەوە کە دایانوت بە بەغدادا داهاتینەوە یاخود دەچنەوە شوێنەکانی دیکە لەوێ تۆزە ئەجریان زیاتر دەبوو زۆر ناخۆش دەبوو لەبەرەوەی کە زۆر پرسیاریان لێ کردووە زۆر هێنان و بردووانە بۆ ئەوی کە هەتا داخلی ناو کوردستان دەبێتەوە بەڵام کە بێنەوە فڕۆکخانەکانی هەرێمی کوردستان بێگومان ئەو ئاسانترە بۆ هەر گەشتیارێک بۆ هەر کەسێکە بێتەوە بۆ بڵێم دەڵێن لە ڕۆژی جیهانی خەو نزیک دەبێنەوە ڕۆژی جیهانی خەو نزیک دەبێنەوە ئەو ڕۆژە بیکەن بە ئۆف سلیپ وێنێکی جوانی ئەوانە دەڵێ ڕۆژی هەینی بەسەڵا گولیستان من لە دەوامەوە ڕۆژە بەیانیانکەت بگۆرە دەڵێ ئەو ڕۆژەی جیهانی خەو دیاری کراوە بە دروشمەکەی بریتی دەبێت لە پێویست بە جیهانی خەو ریتمی خەوت بپارێزە چێژ لە ژیان ببینە چێژ لە خەو ببینە ئێمە ڕۆژ باسیەوە دەکەین کە پێویستە زوو لە خەو هەستین بۆی کارەکانمان ڕاوپەڕێنین بۆی کە هەر ئیشێکمان هەیە بە زووی جێبەجێ بکەین بەڵام ئەو ڕۆژە کە ڕۆژی 16 مانگ دەکاتجوم هەمووتان لە ماڵەوە پرخی خەوتان بێ تۆزێک ڕێز لەو ڕۆژە بگرن کە بۆ خەوە پەیوەندێک تەلەفۆنیمان لەگەڵدایە کوردستان هاوکار لە قەرەهەنجیر کاگاوکار بانی باش زۆر سپاس کاگاوکار بانی تۆش باش و بەیانی هەموو خەڵکی قەرەهەنجیر باش زۆر سپاس زۆر سپاس باشی تۆ زۆر سپاس بۆ تۆ کاگاوکار هەموو ڕۆژێ ئینێرجێکی باشت هەیە تەلەفۆن بۆ بەرنامەکەمان دەکەی یەکێکی لە هەوادارە سەرسەختەکانی بەرنامەی نوڕۆژ بەخۆشحاڵیەوە بەخۆشحاڵیەوە هەر کەسێک کە پەیوەندی بە ئێمەوە دەکات زۆر سپاس کاگاوکار چی جیاوازت هەیە ئەمڕۆ پێشکەشمان بکەی جگە لە سڵاو جگە لە دەستخۆشی چەند ساعت دەخەوی بەڵێ گیان قەزایکی باسم لەسەرەوە باسەکەم بەڕاستی نەورۆزە و خەڵک دەرەچێ یادارم خەڵک تێ بۆ سەفرەوانە هەلاگەیە بچوک مێنەوە خۆیانە دل ڕێ خۆشەویست بسێران پیسوینەکانە بکەنەوە و لە شوێنە داینە بەڕاستی مام ڕاستیێمە لەبوون لە کەوەڵە لای قەرەنجیر مەسکەیەکی زۆر خۆشە سێرانگاوانە خەڵک زۆر تێ و ناوە بەڕاستی لەو تێریە ئێستا بەراوچی دەڵێ مام ڕاوچی بۆ پێم دەڵێ مام ڕاوچی زۆر کاگاوکارگیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە قەرەهەنجیرەوە پێکەوە دێ باشە نێچیروان لە ئاکرێ و لە کەماندایە سپێدە باش دەست پێ بکەن دێ چەند ڕۆژە ئامادەکاریتکەن دوو ڕۆژە نەورۆزە ئاکرێگە لە خۆش بێت خۆدەی حەسکێ ئەگەر ئەمان دژیانەدا ئەمێ نەورۆزە خۆ لە ئاکرێ بکەن سپێدە باش باشی گولستان خان سەرچاوات گەرەکی بخێراتی ڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بەڕاستی بەرنامەشی جوانە زۆر سپاس کاک نێچیروان زۆر بێژم ئامادەکاریەوە چاوانە والله الحەمدولله باشن نەورۆز و ئادارن بەهار خۆشە کاک نێچیروان شاخی ئاکرێ ئەو شاخێکە ئەم ساڵ بڕیارەکە ئاگری نەورۆز وەکو هەموو ساڵەکانی دیکە ئەم یادە بەڕێوە بچێت وە گولستانیش ئاماژەی پێکرد ئەم ساڵ هیچی جیاواز دەبینی لە چاو ساڵانی ڕابردوو بۆ ئەوی کە خەڵک بەگەرمتر پێشوازی لەم نەورۆزە بکات من دەبینم بەڵێ بێگومان ئەم ساڵ دوو ڕۆژە ئەم ساڵ دوو ڕۆژە بەشداری دەکەن پشتیش لە ئەو سرێ ئەو چیایی هەموو سەب کرایە هەموو خۆشکرا دەرەجەکان بەتەواوەتی ئەو ساڵ خۆشتر بەسەر بکەون ڕۆژێکم لە بۆ خەچی خۆمانە ڕۆژەی دوام لەو گەشتارەکان هیوادارم تو گورستان خاجش بەشداری لەو ئاهەنگە بکەن بە خۆشحاڵیەوە ئەگەر دەرفەتە بێ بەڵام بۆ ڕۆژ یەکەم تایبەت بە خۆتانە پێم وابێ هەموو کەس دەتوانێت شارەکانی دوورە وەشی کە لە سلێمانی ڕابێڕاناگە ینی لە سلێمانی حەفلێوان هەیە لە مەنتەقەی سلێمانی و مەنتەقەی هەولێر و ڕۆژی دوێم ئەتوانێت بەشداری لە ئاهەنگاکێ بکەن بێگومان ئەوەی کە خۆشت ئاماژت پێکات بەس لەوانەیە کۆمەڵە خەڵکێکە بێ دەمێک بێ لە ڕێگەی هەم راپۆرتەکانی ڕوودا و کە ئێمە بەردەوام کارچالێکەکەن لەوانەیە خەڵکێکە بێت لە ئێستاوە بچێت بۆ ئاکرێ بۆ کاک نێچیروان لە 2 ساڵ بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە کاک نێچیروان لە ئاکرێ و لەگەڵمان بووی باشینە گۆرانیەکە
بس دنگلانك سترانك خوش يا جمشيدة بيغمان منصور قرنا منصور جي هنرمندێکی ناسکریە ئیرانیە بێگومان چەند جار پێشتر لە ڕێگەی ڕوودا هەفەیبینی هەبووە چاپێکەوتنی هەبووە گەلێک کێفاویناش بێگومان بێگومان پەیوەندێکی دیکە وەرگرینیان کۆمنتەکان بخوێنینەوە گایدی کۆمنت گەلە دەی باش واو شخۆن مێزم نەما پێرە دیگەن دێسپالایك بکمە خوێندن پەیجی رادیۆی ڕووداوی سۆرانی شێر کراوەتەوە بەرنامەکەمان ئازاد ساڵایی دوێژێ زۆر جوانی زۆر سپاس منیان ئازاد کێ ئازاد ساڵایی نا بە تۆ دەڵێت لەوانەیە بە تۆش دەڵێ کاک لە هاورامان هەواسلااوتان لێبێ سا بەخێر زۆر سپاس سنارخان بەیانی ئێوەش باش محەممەد بەرزەنجی محەممەد فەپولە دەستخۆش لە هەردوو وەزیرەکە دەکەین باسمە کام هەردوو لەوانەیە مەبەستی سەرۆکوەزیرانی عراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تەنیا گوڵی بۆ مەناردووە دەستخۆش زۆر سپاس بۆ گوڵە جوانانە ئەو بەبوونەی بەهارەوە ئەمیش گوڵاکەم لە ماڵە کراسی من بۆ ئۆکێ دهۆکی مۆلار دەلەسلاو علی ئەحمەد سلااو لە گولستانی سلااو لە ڕاوچی گوڵ چنوور مستەفا بەم بەیانە با گوێ لە گۆرانیەکی هەورامی بگرین ناوەک بۆمان بنووسە ناوی گۆرانیەکمان بۆ بنووسە ڕاستە یوسفش ئاکرێ دوێژێ سلااو لە دوو گوڵە جوانە سڵاو ڕێز بۆ هەممی خەڵکیەوەکرێن ئەس گولم ئەو کولیلکە بۆ گول ئەوی دیە گول ئەوەیە کولیلکەوە بچووکەکە هەوا ئێوە چ پێ دەڵێن گوڵ نە ئەوەی تر خونچە آخر خونچە کاکە لە تۆ زیرەکترم لە سۆرانیش لە تۆ زیرەکترم دیار چەم عەلی سلااو دەریای دنیا سەرچاوە بێستون زراری سلااوتان لەبێ علی سوورچی عەبدولجەبار عەبدولقادر سپێدەباش کایدی ئەزێل جەم شنا هادی بسەکنم دەبێژێ هەڵۆ هەڵۆ مێ پەیرەوان تمام بکەنش بەرگۆ پەیوەندێکە تەلیفۆنیت گەلمەدەیە ئەرین خان بەیانی باش خۆمزانی بە شعر دەست پێ دەکا ئەمڕۆ شعری ئامادە نییە ناوە ئەسمایە شعر بەڕاست ئەسما ئەڤین بەیانیت باش پەیوەندێکە پچرا باشە ئەمێ بەگەرن جەم کۆمنتێن خوا سپاسش بۆ پەیوەندیە ئەڤین کە هەوڵدا پەیوەندی مەرە بکە سافیا حەمەزیات سلااوتان لێبێ بێکەس تەنیا سپێدە باشین چاوانن باشن گەلێک باش الحەمدولله ئۆکێ نەوزات وەڵای ئەوە ئیشی خۆمان نییە کاکە چی نەوزات دەڵە چی دەڵێ گەندارکاران لە ناو ببێ گەندەڵکاران ناوبین ئێمە دەتوانین گەندەڵکاران ئیشی منیە ئیشیمان لەسەر کردووە بەس ئیشمان لەسەر کردەوە نەمیشی من ئۆکێ ئاکرێتی پار بووە ئاگری تێبەر بووە ئاگری تێبەر بووە وڵای نازانم چی ئاگری تێبەر بووە خوانەکە بۆ بەیانی کەس ئاگری تێبەر هاژە سلێمانی دوێچە ئەف دەبێت هاژە سلێمانی خشەی بڵباس تەنیا گەلک سڵاو هەیە بۆ وەرەزان بێکەس تەنیا سواز بۆ تۆ ڕەزوان هەرکی سڵاو بۆ ڕەزوان جوتیار داودی هەندێ نەمام چی؟ نەمام بدێنە با بچێنم نەمام دەبێ هەمومان بچێنین ئێمە نابێ پێ دەینەوێ بە خۆت هەوڵدەی ئامادەی بکەی بۆی کە ژینگەیەکی خۆشت هەبێ سرود شوانی سڵاو لە ئێوەی بەڕێ سڵاو لە تۆش هێوی کەمال سڵاو بۆ هەموو کۆمنت فریان ناکەین کارمەندای ڕوودا سپاس بۆ ئێوەش با لە محەممەد بەرزنجی و محەممەد بەرزەنجی ڕای دەگرێن و لە بۆ چنوور بووە نییە لە هاورامان دا لای چه ڕاوەستاین محەممەد بەرزنجی ئۆکێ گۆرانی هاورامی باش ناوبڕێک و پاش گۆرانیەکە دەگەڕێنەوە Black
پرۆژیاسای بودجەی گشتی فیدرالی کۆماری عێراق بۆ ساڵی 2010 دارایی بگەڕێنێتەوە کە لە ڕۆژی 3 2010 لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەرترا بوو. ئەمریکا پێشوازی لە بڕیاریکردنەوەی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بەڕووی گەشتە نێودەوڵەتیەکاندا دەکات. برێت مەکگۆرگ نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی ڕۆژی سێشەممە لا تویتێکدا نووسیوەتی پێشوازی لە دووبارەکردنەوەی فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستانی عێراق دەکەم. مەکگۆرگ هاوکات لە تویتەکەیدا دەڵێت کردنەوەی فڕۆکەخانەکان بەڕووی گەشتە نێودەوڵەتیەکان لە ئەنجامی دیپلۆماسیەتێکی باش بووە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا. ئاماژەی بەوەش داواکردنەوەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی هەنگاوێکی باشە بە ئاراستەی سەقامگیری لە دوای داعش کە ئەمەش پێویستی بە حکوومەتێکی هەرێمی کوردستانی یەکگرتوو بەهێزدا چوارچێوەی دەستوری عێراقدا هەیە. هەواڵەکانم پێشکەشکردن شاد و بەختەوەر بن. ڕوودا و بەردەوام نوێبوونەوە. ڕادیۆ ڕوودا و 102.7. بێزانێ ئەڤ موزیکان و ڕۆژێ چقاس خۆشە؟ گەلا خۆشە ئارامێت بەخشێ و ئینەرجیشە. ماکرۆن پێشوازی لە هەڵگرتنی گەماروی سەر فڕۆکەخانەکانی کوردستان دەکەم، دەستخۆشی لە نێچیرۆن بارزانی حەیدەر عەبادی دەکەم. هەنگاوێکی زۆر باشە، هەنگاوێکی زۆر باشە. هاڵێکی بەپەلەی ئێستا لەسەر شاشەی ڕووداویش دەچێت. دیسان ماکرۆن پێشوازی لە هەڵگرتنی گەماروی سەر فڕۆکەخانەکانی کوردستان دەکەم. ئیمانوێڵ ماکرۆن پشتگیری لە بەردەوامبوونی گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین. ئەم هەواڵە هەواڵی زیاتر لە ڕوودا و لە پۆرتاڵدا و لە سەرجەم ژاندرەکان بزانن. میوانێکمان لەگەڵایان باسی تەوەرێکی دیکە دەکەین ئەمڕۆ لە بەشی دووەمی بەرنامەکەماندا. ئەمڕۆ وەکو لە فەیسبووکیش کە نووسیمان ئەمڕۆ ڕۆژی نەمام چاندنە لە هەرێمی کوردستان. اینجا ئێمە دەپرسین چۆن نەمام چاندن بکرێت بە کولتور لای هاونیشتمانیان. بۆ ئەم مژارە میوانێکمان هەیە گولستان. ئارارات زەردەشتی سەرۆکی ڕێکخراوی کوردستانی سەوز لە ڕێگەی هێڵی تەلەفۆن و لە سلێمانی و لەگەڵماندایە. بانیت باش کاک ئارارات. باش و زۆر سپاستانەکەم و دەورۆزێکی خۆش و رادیۆ ڕوودا و هەتا بۆ کەناڵی ڕوودا و سپاس بۆ ئێوەش بۆ ستافە جوانە و هیوادارم هەموو جەژێکتان و هەموو ڕۆژێکتان هەر بەهار بێ و هیوادارم کوردیشم بەهارەی تۆزێ خەم و خەفەتی کەم بێت و تۆزێ بەخۆشی چێ بۆ ناو شاخەکانی کوردستان. بە هیواین ئێمەش ئەمەی ئەم قسانەی کە جەناب بدوتت بێگومان خەڵک دەمێک بوو ناخۆشی و ئەمانەی زۆر بینی بوو. بە هیواین ئەو نەورۆزەکە ئەمە خەڵک بتوانێت کە دڵخۆش بێت، خەڵک بتوانێت سەفرە و سەیرانی خۆی بکات. هێویا نەورۆزەکە خۆش بۆژی خوازن. بەهیواین بەو هیواین کاگارات کە لە جەنابتان بپرسین ئێمە چۆن بتوانین یاخود چۆن هاونیشتمانیان بتوانن کە نەمام چاندن بکەن بە کولتور، ینی هەر کەسە و بتوانێت کە ڕۆژانە نەمان بچێنێ، نەک ئەوەی کە لە وەرزەکاندا یاخود لەوەی کە فلان ڕۆژە ڕۆژی کە نەمام چاندنە ئەوان بتوان لە ڕۆژەدا نەمان بچێنن. ئێمە چۆن ئەمە بە کولتور بکەین؟ خۆی ئەگەر سەیری کەلتوری کوردی ڕەسەن بکەی، سەیری کەلتوری کوردی ڕەسەن بکەی پێش 4000 ساڵ لەمەوە پێش جاوەکە بۆی ئەم بەڕێستە ئەمە وە بزانن کە کورد لە پنجیلا کەلتورێکی جوانی هەیە و کەلتوری نەمام چاندنیشیە و باغ دروستکردنیشیە. لە 4000 ساڵ لەمەوە پێشەوە ئەگەر هاتو بگرێت بێت پێشتری بەڵامێمە ئەو مێژوو کە لەبەر دەمانێت 4000 ساڵ زیاتر کە ڕوونە ئەگەر هەش بناڵێ لە دایک بواە نەک دارێکیان بووە چەند باخێکیان بووە کرد پێگومانە وەختە مرۆڤ کەمتر بووە و دەست و شاخەکانیش چۆڵتر بوو مەجای ئەوە بۆ کار هەر مناڵی باخی بۆ دروست دەجا کە ئەو باخە کە مناڵە گەورە ئەبوو ئەچوە سەر باخی خۆی بە ئامادەی بە هەموو شتەکانیەوە مەوەکو دنیای ژیان وایە چۆن ئێستا لە ئەوروپا تەمینی حیاتی مناڵان هەیە لە هەل بۆ تەندروستی و بۆ خوێندن بوو ئەوەش بەشێک بۆ لەو کاتە ئەنجا یەکشی تشێ لە مێژووە باخەکەی جەمشید بەناوبانگە باخەکەی جەمشید بەناوبانگ کە باخێکی کوردی کە بە پارادۆز بەناوبانگە بە پارادۆز بەناوبانگە ئەو شەیە ئەنگلیز زۆری گرتوکرێت بە پارادایز یعنی بەهەشت دەزانین ئێمە چەند لە کەلتورە لە کەلتوری نەمامچاندنی ئێمە زۆر باشین بەڵام بەداخەوە کودوای تێکەڵبوونمان بە هەندێک کەلتور و بە هەندێک گۆڕین مێشتی کوردیە ئەو شتە ئەتوانی بڵین تاکار بۆتەوە یا کەم بۆتەوە
بەڵام ئێمە ئەتوانین بۆ پرسیارەکەی بەڕێزێت چۆن بیکەین بە کەلتور بەڵێ ئەگەر بکرێت بە کەلتور زۆر جوان ئەبێ ئێمە لە باخچی ساوایانەوە دەست پێ بکەین مناڵ ئەو بکەین کە سەوزایی چه سوودێکی هەیە بێگومان ئەگەر سەیری مێژووی دروستکردنی دروستبوونی زیندەوەر بکەین لەسەر زەویە ئەبێ مرۆڤ ئەوە بزانێت کە 3 بلیۆن و 3 بلیۆن و نیو یان بڵێن 3 بلیۆن یا 3,000 ملیۆن و ئەوەنە ساڵ لەمەوە پێش 500 ملیۆن ساڵ لەمەوە پێش یەکەم خانە کە دروست بووە خانەی سەوزایی واتە ژیان لە سەوزاییەوە دروست بووە یەکەم جار مرۆڤ بەبێ سەوزایی چووکە لەبەر چی خان لە سەوزایی چووکە تەنها سەوزاییە کە خواردن بۆ خۆی دروستەکە باقی ژیاندارەکان پشت بەسم بۆی کە سەوزە بخۆن بۆی بژین یا لەبەر ئەبێ مرۆڤ لەوە بزانێت کە تەمەنی مرۆڤ کورتە لە چاو ژیانی سەر زەویە هەموو ئەم تەمەنی کە ئێمە وەکو مرۆڤ هەموو 200,000 ساڵە ئەوە تا مرۆڤ لەسەر ئەم زەویە تێکدەری ژینگەکەیە بۆیە مرۆڤ ئەبێ بیر لەوە بکاتەوە چەند ژیان بە ژینگە ئەگەینە کە لە ژیانی ئەبێ ئەوە شۆن بە ژینگەکە زیینۆ کاتۆ بە بەڕوانی دار ئەوە ئەتوێتە سەر ڕۆشنبیری تاک و خێزانەکان بێگومان ئێمە لەو بوارە وەکو کۆمەڵی سەوز کارمان کودە قوتابخانەکانە ینی بەدەژای هەموو شێمە لە زاخەوە تا بەپی توانەوە زۆرفە تۆزێ وای لێکردوین خۆ دەزانیم تۆزە گرانە و قەیرانی دارەی ئەمانە ئەجان لە هەموو شوێنی بەرنامەمان هەبووە تەنانەت ئێمە چەندەها فیلممان ساز کردە سیدیمان دابەش لە هەموو قوتابخانەکانی زاخ و دۆکەوە تا داتەخانەقین لەسەر قەزایی ژینگە و لەسەر ئەمانە و سێرکردنی مناڵ و پەروەردەی مناڵ ئێمە چەندەها جار هەوڵمان ناوە بەرنامەیە دابنی بۆ مناڵ بۆ کەلتوری فێربوونی پاراستنی ژینگە بکا بە کەلتور بەڵام ئەوەیە ئەو هاوکاریە من نەبوو لەلایەن دەستگاکانەوە بۆ قسەکەی جەناب ڕاستە نابێتەوە هەر خەریوی لە بەهارە داربڕێنی هەر لە وەرجەکە کەوتیان ئەمڕۆ ڕۆژی نەمام چاتی تر ئەو ڕۆژە داربڕێنی بێ هەمیشە خەریکی سەوزایی هەمیشە بێ لەو بکەێتەوە ڕوبەری سەوزایی زۆر بێ بەداخەوە زۆر جارسا مەسەر شارەوانیە لە سابی ماڵەکان یا پێش ماڵەکاتم جاری وای خۆی لێزێتەوە کاکە ئەبێ خەڵک خۆی هەوڵ با ماڵەکەی سەوزکە خۆی هەوڵ با بەوەی شارەوانی پێی بڵێ بەوەی کەس پێی بڵێ ئەبێ خۆی هەوڵ با ماڵەکەی سوسکە لەبەر ژیانی خۆی بێگومان ئەوەی جەنابەت باس کرد کاگارارەت ینی ئەو خاڵە زۆر مهمە ئێمە لە باخچەی ساوانەوە دەست پێ بکەین لە باخچەی ساوانەوە مناڵەکان فێرکەین کە چەند سەوزایی مهمە کە چەند نەمام چاندن مهمە ژینگە چەند جوانەکە ئەمە کە پێشتر نەو بێت بە هیواینەوەی کە لە داهاتوودا ئەمە ئیشێکی زۆر باشی بۆ بکرێت بۆ ئەوی کە لە قۆناغە سەرەتایەکان بتوانین ژینگە بە جوانی پێشانی خەڵک بدەین پێشانی منداڵەکان بدەین بۆی کە ژینگە جوانتر پرسە کرد بە برەز ئارارات نرخی نەمام گرانە يعني هو بطارة مبسّة بو كرين وشاندني سيرك أزاني شونا أجر بيت سر راسي نمام حتى مش كبير زلنا بلان إنسان نمام كواجر أنا بس إسا حكومة الشطر جاية دابش يا كجرانتني نمام الناشة 1000 دينار واو دموية وخلت وبزعل ناشة 1000 دينار توجد ما عندي دار هي توزع طيبته ياخذ رواندني ياخذ بدكي توزع زحمته لو أنا بشيت 2000 دينار ليش مو كسي وناك بلان تورا وداراني كهميشة صوزن بكو تروس نوبرو أمانة شرطين كان هي أو دارانة بور أمانة بري أنا بشوي شيء بسيستم شيء جوان بلا ما شيخ مان هي لو لدار أن أبي أو داراني تأري لولاتها أبي ببي هندسة بري يعني هذا سيرة زور باخ أكريت هات جزاني جادي تيشي هات جزاني بروجي تيشي أو حسابها نفكين بودار بلا دار قريش ما بس بيت دار بريني بشي أو هر أبي لواني ببلاش جالس يقول نكر بقارة أوجا كاكارات أو شونانا شندرن أو شونا حكوميانا كخلق بتواني بشي كم لبارة يعني باريكي كم داتا أو برون ما أو ما بس باس أو بو وزارة كشتوكالو برو بدي كشتوكال برو بدي قشتي دارستان وصار معناه برو بدي كيش بارجاكي لحولي الأنجال لدهو شيء فرع لقيه له زاخل لقيه له السليماني أتا شيء تجميع لقيه لم لقانا بس شيء زوري شطرجيه هي طالعنا همو شطل بنما يعني او شطلانه ببي سيستم دابج اكره طالعني زو كيش مقيدين دارا يا مثلا صار وهبهم برزانيم كدول 5 مليون دارا لا 5 مليون كم يخم روان وحمله 5 مليون بس شيء ما ما قلت روان وانا جابي من ايش شيء اضافه بكم بو ما زور جار شيء دائره مان هي مثلا بقول منا جاي شيء دائريه كمان هي ياخذ منال الدايقه ابي اما باخي دروس مثلا من او باخمان دانا مثلا باخي بلن باخي تاينا باخي جنجان باخي
کیژەکانی کوردستان باخی مناڵانی کوردستان باخی قوتابیان باخی مامۆستایان لە هەموو شارێک کاتانم باخانە دروستکی ناوی بنەی بۆ باخی پرشتیارێکی هەر کەسە یشێکی هاتوچۆی هەبوو مەسەن پۆلیسی هاتوچۆ یشێکی نفوسی هەبوو یا مناڵێکی لەدایک بوو یا شتەیەک ئەتوانێت بچێت بۆ ئەو باخەدارە بڕێنێ لەو باخە وەرەقەیەکی بن بڕێمەدار ئەنجام عەمەلەکەی بۆ بکەن ئەمە هیچی تێناچێت ئەمە هیچی تێناچێت بۆ مرۆڤێک ئەگەر معاملەیەکی بن پێ ئەو دارەنیکە سەر بە 500 دینار دەستێکێ بەجەلال بڵێ کاکە تۆ بڕۆ بەس 500 دینار بۆ نەمانێ بڕێنێ یا 1000 دینار بڕێ نەمان درۆن جەوەرە معاملەکە بۆ ئەمە شێوازێک بێ بە کەرتووی هیچ کەسێکی ژێمەی پێ ناخۆش بێ هیچ کەس ئەمە شتێک نەپێ ناخۆش بۆ کوی نەبرێ باجێکی دێرسنی پێ ناخۆشە بەڵام ئەوەی مە زۆر جار ئەگەر ئۆتۆمبیلێ بشت فرێ ئێمە سەلاحەتی ئەومانیە پارەی لێ بسەنین بۆ بۆکو قانون بەڵام چی پێڵێ کاکە بڕۆ شواردار بکڕۆ لە شوێنەکە بێڕێن زۆر باشە کاک ئارارات باسی یەکسەر باسی ئەو نەمام چاند نەکرد خەڵک ئێستا زۆر لەلایەن گرنگە کە بزانن چ کاتێک بۆ چاندنی نەمان باشە لە ڕۆژدا چ کاتێک و لە شەودا چ کاتێک نەمامێک لەگەڵ خۆمان ببین یان دەمرێتە نوشک دەبێت بەڵێ فێرگەم ئێستا کەمانجی 11 هات هەر دەستە بینیتان گەڵا لەدار بووە ئەوەی کە دارەکە ڕوود بوو بە سروشتی لێ بێتەوە یان بە تەبیعی لێ بێتەوە ئەوە معنەی ئەو دارە ئەچێتە دەوری متبوونەوە بەمانای متبوون نموەکەی ئەوە ڕێگەکانی هیچی ئیژ ناکە لەو کاتا گواستنەوەی دار و ڕوانەوەی دارە تا ئەچێتە نزیک 15 گونجاوە تا 15 گونجاوە ئەو لەو کاتانە بەڵام لە کاتی تریشە ئێمە لە مای تەمووزە دارمان ڕوانە چۆن دارمان ڕوانە خۆ کاتە کاتی چینە گونجاوە بەڵام چۆن ئەی گونجێنی دار هەیە لەناو پلاستیکایە لەناو پلاستیکایە ئەو پلاستیکە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئاوی ناوی وشکە بێتەوە دارەکەی ئەی بەهێن بۆ عەفو گڵەکە وشکە بێتەوە دارەکە لە گڵەکە لە دەوری دارەکە وشکە بێتەوە بە مەقەستێک بە چەقۆیەکی تیش ئەو نایلۆنەی لەکەیتەوە گڵەکە ڕەگەکانی ناجوڵە یەک دەنێت جارەبەری لە شووا بتێ ئەڕێنی ئەنجا کە ڕوانی گڵی تێک ئەنجا لەو کاتە ئەنجا ئاوی ئەمەش ئەبێ ئێستا لە هەموو زەمانێکە لە هەموو کاتێکە توانی دار بڕێنی بەجاری ئەوەیە چووکە لەبەری زانست پێشکەوتووە ئەوە پێشوە بەڵام ئەوەی کە بگونجێ و باشترین دار کە بڕوانێ لە مانگی 11 یعنی ئێستا فرسەتمان لە پێش هەیە هەتا بەیانی بچین ئێستا فرسەتە تا دوای نەوروزی فرسەتی دار هەیە دار ئەڕێ زۆر باشترە بەڵام ناڵم لەو دوایە شاکە ڕوانێ بێ کۆمەڵی مەرجەیە بەڵام ئێستا مەرجوشتیدا ئێستا چۆنی ڕوونێ سا بێڕوێنە ئەوجە داوا دەکەن هەر کەسێک بچێتە سەیران بچێتە نەورۆز لە بری ئەوەی کە زەبوو خاشاک فڕێ بدەن لە بری ئەوەی کە دارێک لەگەڵ خۆتان دارێک ببن بۆی کە یان لەبری ئەوەی کە زۆر خواردن لەگەڵ خۆتان ببن دارێک بکڕن کاگارەرات باسی دەکا کە هەم لە شوێنە حکومیەکان کە ئەوان بە 1000 دیناریان 1000 دینار هەموو کەسێک دەتوانێت نەمامێک بە 1000 دینار بکڕێت یاخود بە هەر نرخێکی دیکە کە 2000 هەتا 3000 بێت بۆی کە بتوان زیاتر سەوزایی لە هەرێمی کوردستان بەڵێ کاگارەرات ویست شتێک بڵێ ئێستا لە سلێمانیەوەی کە بەڕێز باسکرد دارێ بکڕۆژ لە سلێمانی هەر کەسە لەبەر دوکانی خۆی ئینجانێ دروستکۆ داری کڕۆ هەر داری بای 200,000 بای 30,000 زۆر جوانە کڕێتی ڕوانێتی لەبەرماوی خوێن لەبەر دوکانەکان و شوێنی گشتیەوەوانە مەبەستێت شوێن ئەوە ئەکات بەڵێ لەبەر لەسەر جادەکە ڕوانێتی ئەوە دەبی فەرز بێ لەسەر هەموو دوکاندارێک زۆر سپاس کاگارە ئێمە باسی سێرانگار کرد باسی ئەوە کە خەڵک سێراندا بڕێنێ ئێماڵێن خەڵک بچێتە سێران بتوانێت دارە بڕێنێ باشە بەڵام ئەگەر داژ نەڕێت تکایە ئەو سێرانگای خەڵکی ئێمە پڕاستی لەگەڵ ڕێزدا بۆ ئەوانی کەچن بۆ سێران بەشی زۆری سەیرانیان لەبیر شوێتەوە یان نازەوزێ سەیران بۆ ئەوە نێت تۆ خواردنێکی زۆر و زۆر مۆسیقای کەسی ناوێت کە لێی بۆ خۆشیوان جیاوازە بەس مەسەن دەم دەنگزلەکان مۆتۆر بەس ئەو دەنگزلانەیە بێ ئەوە خەڵکی سعادەکە شمشاڵێ بەری خۆی لێ یا زۆر خۆشە کەمانێ بەری خۆی لێ یا خۆشە ئەو دەنگزلانە بێگومان ئێمە شتێکمان هەیە لە ناو سروشتە کاتێ سروشتە ئەمە چینە سروشت تەنها خۆمان نین ئەو سروشتە لە بەکتریایەکەوە تیادی کە نایبینین بەچاو نایبینین بەچاو کە ئیشی بەرنامەی ژینگەی هەیە لە ناو سروشتە ئیشەکە تاگاتە باڵندەی هەتاگاتە جاندای جویان لەو دەنگانەیە بێت تەرە ئەبن ئەڕۆن ئێمە ژیانمان لەسەر و جاندارانە و جاندارانە خشتی سروشتن برۆ ئەو بەڕێزاری کاچن بۆ سەیران مەرج نییە هەچی شتی ناو شارە بیبن لەگەڵ خۆی من خۆم کە ئەچم بۆ سەیران من خۆم کە ئەچم بۆ گەڕان کە ئەچم بۆ چێژیگەی پێویستم قەت پێویستم بۆ هەموو خواردنە زۆرە نەبیدەم چێژ لە سروشتەکە وەردم نەگەر خەریکی خواردن و فەقیرە ژێکی فەقیرە چێر خەریکی چێژەنە ئاگەی لە سروشتەکە نەجێ ئاگەی لە ئاوە ئاگەی لە دەنگی تەیرە کەر خەریکی چێژەنە تا
هەتا ئەنجام دووکەڵ و ئەم شتانە ئەمانە هەمووی یاڕۆیە لە سەیرانە سەیران بۆ ئەوەیە تۆ سوود لە ئاوەکەی دەنگی تێ باڵندەکان لەو سەوزەجا تۆزێ ژیانی کە چیمانە ناوشان لەگەڵ خۆیان نابەر بووە. زۆر سپاس ماوەی بەرنامەکەمان کەماوە کاکارەرە زۆر سپاس ئارەرە زەردەشتی سەرۆکی ڕێکخراوی کوردستانی سەوزکا لە ڕێگەی تەلەفۆن و لە سێمایی لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت شتی زۆر باشی باس کرد شتی زۆر گرنگی باس کرد کە خەڵک بتوانێت سوود لە کۆمنتی زۆر ماوە هاتووە تۆیەکێک بخوێنەوە من یەکێک دەخوێن محەممەد بەرزەنجی گۆرانێکی دیار دەرسم گۆرانێکی دیار دەرسم کاکە بۆی لێدەن بەگەرانم کۆمنت بلەز بخوێن هاتووە جوتیار داودی جیهانیا کۆمنت جوتیار داودی دەڵێ هەندێک نەمام بدەنێ بابی چێنمەوە پێشتر ئاماژەمان کاک جوتیار بۆ خۆت هەڵ بە نەمامێکی باش لەبەردەرگای خۆدا بڕوێنی سەرباز حوسێن بەهانیتان باش سڵاوتان لێبێت ئامۆزا من پێشنیار دەکەم هەر کەسێک نەمام بچێنێت ئامۆزا زۆر سواس بەگومان هیوادارم تۆ دەست پێ بکەی ئەوڕۆ بتوانانی نەمامێک لە بەردەم ئۆفیسەکەت بڕوێنی ئازاد هەموو صباح الخير كردستان جا ألمانيا بمريا قالك سباس سات شابك رزوان هركي هاي بوتوش سفير سلاو بوتوش بيسون زراري دقوراني كي خوش ليدن جوت لي بوكاك بيسون هيو دارم بدلت بين ناس خوشناو سلاو اما انا ما قويك بيك تدور عم جيت خوي تو قصدك شي هيك كمان سلاو لهردوكتان بيكس ضل بياني باش سلاورس بوتوش احمد علي سلاو لا يويدو قول احمد محمد سلاو لهر دو قول خود قولي اسف سورتشي بابت لسرتشيا بوروي هذه كمال دستان خوش بسباس بوتو هاجا سليماني راوتشي دتواني بهورامي سلاو بكي خاسني وشني او ديكش خود جواب ده او منيش دوز نبت مثلا كي خوشتم قرك جنرال جاسم سلاوتان لبد لبادينان سلاو بو همو خلقي بادينان اسماعيلو رضوان اوكي هلا زور سباس وكارزان محمد سلاو لاي خوشي سلاو لتوش كارزان بيكاس سلاف ورج زاخو اوكي عماد سرهان ام دتشين رينين بزن دخوات چونکی چاودێرینی باشە مکاریوز بخۆین ڕێن ئاکرێ سلااو ڕێز بۆ تۆ کەرام هەرکی سلااو ڕێز چاوانن باشن گەلک سپاس چاوانیت باشی مەهابات محەممەد سلااو لە هەموو کارمەندای ڕوودا سپاس بۆ تۆش ئەوە هەر چاودێرینی ئۆکێ محەممەد وەرزەنجی هیوادارم هەر تاکێکی کورد بتوانێت نەمامێک بچێنێ بۆ ڕاگررتنی جوانکردنی خاکی کوردستان دەستخۆش سەلاح بادری ڕوودا و چەند زۆر سواز بۆ تۆ زۆر سواز بۆ تۆ دەنگنیەوە چونکو ئەو دەنگ نەبووە دەنگنیە ئۆکێ با بڕوا چونکو ناوبڕ بوو گەلک سپاس بێکەستەنیا مەڕوان بڵباس های بۆ تۆش سپاس
Subhi Botani, good morning for you both. Hope you all the best. I admire you guys. I hope one day if I can work in Ruda وسرسراسة شابة hopefully يعني زور سباس. Thank you so much. Oh, you speak English. دلير جاف باني باش بوتوش هنگاو أي علي سلاو لأوي كل سلاو بوتوش. أزاد حمو هي ناب بخدينا واتساب هي نفايبر هي تاني هجمارة تليفونية تاني كودا عراقي لخص صفر نهشش شهر حفصدو بينجي بين صدو سويك صفر هشت بنورمال تيليدان. كارمان نما كان سروشتكي زور جوانو بو كردستان براسي بيكمان علي أحمد سلاو لأوي كل سلاو لتوش نوزاد زرار باني باش. نما بيردقن بينام شكاها. زور هاتون. بينام شكاها. بخيانو جلسة ماكلينك. خده بينام شكاها. هيواني مرة. بيونديك ما لقل ده كاكولي لبير ماموا. باني باش كاكولي. باني باش. واو لسروشتي كردستان لراديو روداوي گلستان. واو زور سپاس. أي راوچی. راوچیش لنا دارستانان راو دکم. نه ورزی راونا. اورو تلفونه کم خاص و گاگ راوچی بوا. واو. زور سپاس. زور برسیمه. نه دانش. زور سپاس کاکولی چی ته بو توری برنامه کمان و دتوی چی من پیبل امر. بله. گاگ راوچی تورک اورو زور جوانا. بله. راستی معنی زور کسیا استفاده لتورکت عندك اورو لسدار و درختو ساندی نما مکان و انا زور کسی براستی آگه لو شانیه که جلدات رادیو که یان جلدات برام للایو که چاودات لفیزو. که بخوام مسبين اللايف يستعود دمي. بله سلامان بوته. كسي استفاده لي ذاك لو أنا يك بخوام من استفاده لي بكم. بێگومان هەر کەسێک کە گوێگیری هەر بەرنامەیەک بێت گوێبیستی هەر بەرنامەیەک بێت بینێری هەر بەرنامەیەک بێت بێگومان سوودی هەیە بۆ هەر کەسێک کە بتوانێت بە سەرنجەوە سەیری بەرنامەکە بکاتیان بیهێوێت کە بە باشی گوێ لە بەرنامەکە ڕابگرێت بێگومان سوودی هەیە. کاگراوسی سیارەکە لێ دەکەم. گیانەکەم. سببی ناوەکەت چی؟ ئەم زۆر معجب بەناوەکەت. یعنی نەچیروان وانە ڕاوچی نا دەڵێ سەبەبەکەی دەڵێ بۆ ناوت ڕاوچیە. کاکۆلی ئەو کاتەی وەکو ماڵەوەمان بۆم دەگێڕنەوە هەم دایکم هەم باوکم ئەو ڕۆژێک کە من لە دایک بووم باوکم لە ڕاو بووە کە هاتۆتەوە وتوێتی دەبێ ناوی یەکەم کوڕمان کە من بەخۆم کڕی گەورم ناوی بنێن ڕاوچی بە خۆشحاڵیەوە ئەو ناوە خەڵکێکی زۆر پێ خۆشە و منیش بۆ خۆم لێ رازیم لەبەرەوەی کە باوکم و بە قسەی ماڵەمان ئەم ناوە لە من درراوە ئەمە چیرۆکیەکی کورد زۆر سپاس کاکۆگەر کوڕەکەت بوو ناوی بکە بە ڕاوچی دەکەم منێتی ئەوە دەڵێم بە کاکۆلی گەلێک سپاس کاکۆلی هاژە سلێمانی دەبێژێت بەڕاست 16 مانگ ڕۆژی خەوارێ ڕۆژی جومعەکە سلام ئەگەر بکرێت دوبارەی بەرنامەکە یازدە و شەو بێتەوە نازانم خێرە ئەوە دڵخۆشم چێوە کاک سەلام ساتی کانی خێرە ئەوە دڵخۆشین هیوادارم تۆش دڵخۆش بی کاک سەلام علی دیسەن دەڵێ سلااو بۆ تۆش کاپتن شاوە نەمامی چی زبل خواردمانی لە کەرکک بێگومان ئاگامان لە خەمەکانی ئێوەیە لە کەرکک دوێنێش بەڕێز نزبەدین کەریم لەسەر ئەم بابەتە قسەی کرد بێگومان بە هیواینەوەی کە و زبل و خاشاکە نەمێنێت علی سەلام دەڵێ سلااو لە ڕاوچی گۆڵ زۆر سپاس زۆر سپاسان دەکەین زۆر سپاس بۆ هاوکارانمان کە لەگەڵمان بوون و بەردەوام هاوکاریمان دەکەن سپاس بۆ هەموو بیسەران و بینەرانیشمان لە فەیسبووکی ڕوودا و کاتێک خۆش ماڵەوە بای